رسول الله بنراني برز خوشويستم. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخزمتي وبرز داين بهورگرتنی پرسیارەکانتان و داواش لە خوای پەروەردگار دەکەین هیدایەتماندا بۆ وەڵامی ڕاست و دروستی ئێوەی بەڕێز. چێ لەسەر خەتە با بفەرمایە لە خزمەتی داین. فەرموو برای بەڕێز. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی دکتۆر جان. خوا سەلامەتکە بەڕێزم. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم دکتۆر جان. خوا زیاداتەوە برا. داتەوە. خوا سەلامەتتان کە برای شیرین. دکتۆر جان دوو پرسیارم هەبوو. بەڵێ. دکتۆر جان پرسیار یەکەمم ئەوەیە لەسەر دراوی هەزاری ناوی خۆی تێدایە و خەڵکانێکی زۆریش یعنی زۆر بەبێ گوێی پێ ناداتن بە کەیف خۆی دەیگیری یان فەڕی دەدا یان لە شوێنی خراپ دایدەنێ یان دوور لە ڕوود دەیباتە شوێنی تەواڵێتەکان. ئایا ئەوە تا چەند لە کوفرەوە نزیکە؟ براکەم ئەگەر لەبەر ئەوەی ناوی ئەڵڵای تێدایە بۆیە بیباتە تەواڵێت یا لەبەر ئەوەی ناوی ئەڵڵای تێدایە بۆیە لە شوێنێک دایدەنێ کە زۆر شوێنێکی محتەرەم نییە ئەوە پێی کافر دەبێ. بەڵام پێم وانییە هیچ کەسێک کە پارەی هەزاری لە جیرفایندا بێ بچێتە سەر ئاو بچێتە تەواڵێت وەڵا بۆ ئەوەیەتی کە ئیهانە و سوکایەتی بە ناوی خوا بکە. مۆزوع ئەوە نییە کاکە پارە جیرفان پارەکەی لە دەرەوەی ئاو دەستەکە دانێ لە مزگەوتێک لە شوێنێک یا لە هەر شوێنێکە لە دەرەوەیە بڵێ وەڵام من پارەکەم لەگەڵ خۆم نابمە ناو ئاو دەست بۆی چونکە ناوی ئەڵڵای تێدا کاکە لی دەدزن برای بەڕێزم. بۆیە براشیرنەکەم ئەوەی کە لەسەر پارەکان هەیە هیچ ئینشاڵڵە تاوان نییە ئللا مەگەر ئینسان بە نیەتێکی خراپ ئەو کارانە بکە ئەو کاتە حکمەکەی پەنا بەخوای گەورە کوفرە نەک تەنها تاوان. بەڵێ. عليكم السلام ورحمة الله. فەرموو. بەڵێ. فەرموو. بەڵێ جملة تمام. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا بەڕێز. خوای گەورە سەرکەوتوت کە خوشی بەڕێز. زۆر سپاس مامۆستا. دوو پرسیارم هەیە بێ زەحمەت. بەڵێ. ئەی مامۆستا پرسیاری یەکەمم ئێمە یعنی وەک لە زانانی وەکو جەنابتان بیستمانە ئەڵێن سەرفترە بۆ کاتەیەکەوە ئێمە کە مقڕێکمان لە ڕۆژەکانمانە هەبێ بۆ سەرفترێ دەفعەکرێ. ئایا گەر ئیستا لەم کاتەیە مناڵێکی ساوا یەک ڕۆژەی لەدایک بوو بێ حکمی ئەو چییە کە ئەبێ سەرفترەی بۆ بێ؟ ئەمە یەکەم پرسیارم. بەڵێ. بەڵێ پرسیاری دووەمیش مامۆستاگیان ئەڵێ زۆر جار هەیە ئەڵێ تۆ مناڵەکەت لە 7 ساڵی فێری نوێشکە فێری ڕۆژیکە وەڵای مامۆستا یانی ئێستا کوڕێکم هەیە ئێستا خۆی گوێ لێیە ئەگەر وەڵامت دایە بانگێکم جۆ لە جەنابەت بگرێ. مامۆستا بە مناڵی تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵ بۆ من نوێژم پێکردووە بە باوەژ لەسەر قەڵوێڵەدام گرتووە بردوومەتە حەمام دەستنوێژم پێ گرتووە لەگەڵی وەستاوم تا نوێژی کردووە ناردوومە بۆ دەورەی قورئان هەموو ساڵەیەکەمی هێناوە لە دەورەی قورئان. ئێستا مامۆستا زۆر لە نوێژەکانی ساردا یعنی تا نوێژێکی پێکمە بێ 10 جار بە دیارێ بووم لەم ڕەمەزانەیە زۆر هیلاکمەکە مامۆستا بەیانیان ئەخەوێ دوای نوێژ ئیتر خەبەری نابێتەوە بۆ نوێژی بەیانی نوێژی ڕۆ ناکە عەسر ناکە مامۆستا زۆر هیلاکم بەدەستەوە. ئەگەر ئەتوانی یعنی ئینشاءڵڵا تۆزە نەسیحەتی پێوە ئینشاءڵڵا خۆشی گوێ لێ دەنابتە. خۆش بێ و خاتە من درێژ. خوشتی بەڕێزم زەکاتی سەرفترە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرضی کردووە لە سەر هەموو کەسێک گەورە بێ یا بچووک بێ ژن بێ یا پیاو بێ تەواو ئینسان لەو ڕوانگەیەوە سەیری دەکا کە خوای گەورە فەرزی پێغەمبەری خوا سەڵات وسەلام فەرزی کردووە. کەواتە بۆ چییە لەبەر چییە؟ ئایا ئللا لەبەر ئەوەیە کە کەسێک لە ڕۆژەکەیدا کەم تەرخەمی هەبێ یا خەلەلی هەبێ یا گوناهی هەبێ کەواتە ئەو کەسانێک کە کەم تەرخەمیان نیە ئەوان نەیدەن. نا مۆزوع ئەوە نیە برای خوشتی بەڕێزم. مۆزوع ئەوەیە کە هەر کەسێک مسلمانێک بێ دەبێت زەکاتی سەرفترە بدا کە هەیبێ دەدرێتە چێ دەدرێتە ئەو عائیلە و خێزانە فەقیرانەی کە نانیان نییە کەواتە مناڵی بچووشیش بێت بۆی دەدرێت. ئەمما تۆ لە بچووچیەوە مناڵەکەت ڕاهێناوە هانت داوە نەسیحەتت کردووە لەسەر ئەوەی کە نوێژ بکە ڕوو لە خوا بێ بەشداری دەورەی قورئانی کردو ئێستا وانە ئێستاش دەڵم خوشکەکەم بێ ئومێد مەبە لە ڕەحمی خوای پەروەردگار بەردەوام دوعای خێری بۆ بکە و بە نەرمونیانی هەوڵی لەگەڵ بدا و لەگەڵ عەقڵی بدوێ تێگەیەنە کە ئاوا ئیهمالی بکە لە تاعەتی خوای گەورە زەرمەندی دنیا و قیامەت دەبێ خۆی زەرەر دەکات. یعنی بەم شێوازە بڕوات ژیانێکی فاشلی دەبێ ژیانێکی زەرمەندی دەبێ
چونکە ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوا لاواز بوو عیلاقەی لەگەڵ خوانەما خوای گەورە خۆشی ناوێ خوای گەورە سەری ناخا خوای گەورە یارمەتی نادا خوای گەورە پشتیوانی لێ ناکا یعنی خوای گەورە هیدایەتی نادا بە عکسەوە خوای گەورە غەزەبی لێ دەگرێت لی تووڕە دەبێ ئەوە دنیاشی دەچێت دوا ڕۆژیشی دەچێت بۆیە نەسیحەتی کە وردە وردە ئینشاءڵڵا ئامۆژگاریشم بۆ ئەو کوڕە گەنجەت ئەوەیە کە لە خوای گەورە بترسێ برای بەڕێزم و بێ فەرمانی خوای گەورە مەکە لە نوێژەکاندا کەم تەرخەمی مەکە کاکە گیان چونکە بزانێت کە دەوتری حەی عەلە السەڵات دەژوتری حەی عەلە الفەلاح یعنی نوێژ فەلاحە نوێژ سەرفرازیە سەرکەوتنە ڕەزابوونی خوایە بۆی نوێژەکان لە کاتی خۆیدا بکە لای خوای گەورە خۆشەویست دەبی کە لای خوای گەورەش خۆشەویست بووی ئەوە خوای گەورە ئینشاءڵڵا بەختەوری دنیا و قیامەتت دەکا بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شباب مصاجان. الحمد لله برزم فرمو. خواهي قال سلامتك إن شاء الله. لقال يا وش يا أخو بارك الله ماما فيك. صعدتنا بدوب سيارة ماما زحمة هذا. إيه. ماما صعدتنا بالدعاء قلوب لله مسكوتها في العقوقة يا دوي العقوقة. دعاء قنوت لا ويتر داد الله براكم. بلجان. ملويتر دا بيج ركوع براجان بيج هو بتشي إمام الصائم اللي مسجودة كيما دوير عقوقة شيء ما صارت شارد نيتو ده بيشون كوتي إمام ببراكم شون كوتي إمام إمام صلى الله عليه وسلم مسجودة إما ساعة بين جيز بوهر بانية ساعة نوطايك ساحر بين جي بيه بنوطايك إمام الصائم شارع سرمان شيء لو كانت يا شارع سر برو مسجودة يشترك نوجا كي بتيرو تسليدة كاتوس إمام الصائم مسجودة اللي إما ونزيك أو نزيك أخذته نزيكي شدوي وعبادتي بهش شدوي کوردی خۆمان دەڵێ خورمژی دەوێ هەم خورما هەم مێوژیشی دەوێ تو هەم دەتەوێت لێت نزیک بێ ئیسراحەت بیبرای شیرنم هەم دەبێت نوێژێکی تێر و تەسەل و جوانش ئەوە هەردووکی بێکەوە کۆ نابێتەوە لەبەر ئەوە لە پێناوی خوا تۆزی خۆت ئەزیەتدا ماندوو بە ئینشاءڵڵا قەیچێکە بڕۆ مزگەوتێکی دوورتر بەڵام نوێژەکەت بە تێر و تەسەلتر دەکرێت بە تایبەتیش تۆ نۆشەومان لەبەر دەزماوە نۆشەو ئەو نۆشەوە کە خێرترە لە هەموو شەوەکانی دنیا لە هەمووی خێرترە لە شەوەکانی ساڵ لەیلەتول قەدری تێدایە کەواتە هەوڵدە لە مزگەوتێ نوێژکی برای شیرنم کە عیبادەتێکی تێر و تەسەل و باش بکرێ ئینشاءڵڵا بارك الله فيك بەڵێ فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مام فديان. خواه سلامتك بارك الله فيك. مام فديان دوك الشعر الحظوظ. بەڵێ مام صمم ونام حكيم أجل. حكيم. بحكم بانك كان جمع بعد نابن. ناو تشي برام؟ نعم حكيمة قال برين إيه؟ حكيم لجاك بين عبد الحكيم قلنا عباد نابن. نا هسه إن شاء الله. دواميني. بەڵێ بۆ قەتع بوو براکەم بە هەر حاڵ بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باسي مامۆستا. خوا سەلامتکە خوشی بەڕێزم. مامۆستا پرسیارێکم بۆ. بەڵێ. مامۆستا ئێمە مێرولەمان زۆرە لە ماڵەوە یعنی حتا لە خواردنمان ئەدا لە شتینە و سەرمەخسەرمان ئەدا حتا فەقلی شەکر و زەخیرەمان لە کاوەنتەرە هەمووی لێ ئەدا ئایا کوشتنی ئەو مێرولانە گوناحە؟ خوشکە بەڕێزەکەم ئەگەر بتوانیت یعنی تۆزێ تەباشیر یا گەچ ینی بیڕێژی لە هەندێک شوێن ئەوە مێرولە لێ ڕادەکات و دوور دەکەوێتەوە ئەگەر هیچ چارت نەما و مؤذیش بوو زیان بەخش بوو ئەوە حەدیثمان هەیە ئوقتولوا كل مؤذن هەر شتێک زیان بەخش بێ زیان لە مرۆڤدا دروستە دوور بخرێتەوە ئەزیەتەکەی لەسەر خۆت لا ببەی بارك الله فيك بەڵام ادفع بالأخف بەڵێ فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرمو خوشی بەڕێز گوێمان لێتەوە قسە بکە بەس دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکە. باش سعيدة. الحمد لله باشین خوای گەورە باشترمان کامولایەکمان بارك الله فيك. بله سعيدة نسيت الشاركة هاي. فرمو. بەڵێ فەرموو پرسیارەکەت. بله دایکم من وقت خدا گفت من قاعد روزیت یعنی که رمضان روزی خورن گفت من نگرتی نه گفت من نزونی یعنی وقته اینو که قاعد سنت و بخو یعنی دوشان یا پنجشنبه یا بیاساس کد گیرید بدی کاری بو من یعنی گناهنیا بو من کم دارین گی نگرتی نه
معنی ڕۆژووی ڕەمەزانی لەسەرە نەیگرتوتەوە؟ بله يعني وقت كوزن كان عادي وقت ونابضني بتاعم كاسب وما نابض دەبێ بیگرێتەوە خوشکەکەم ئەبێ بیگرێتەوە خوشتی بەڕێزم بە گوێرەی توانە با وردە شەر نییە لەسەر یەک بەڵام با بیانگرێتەوە ئینشاءالله چکە بەهۆی عادەوە بێ دەبێ قەرزەکەی بداتەوە ڕۆژەکە بگرێتەوە ئینشاءالله ئیلا کە نەخۆش بێ و نەتوانێت ئەو کاتە فیدیە دەدا ئینشاءالله بارك الله فيكم بەڵێ وعليكم السلام وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی ئەو بەرنامە جوانە لە یەکەم خوای گەورە سەلامەت کا برای بەڕێزم هیوادارم سەرکەوتوو سەرفراز من ئینشاءالله ئامین لەگەڵ ئێوەش بۆ خاتی ناو جوانەکانی خوا سەلامەت کا بەڕێزەکەم مامۆستاجان پرسیارێکمان لە بەڕێزت هەیە فەرموو براک مامۆستاجان ئایا زەکاتی سەرفترە زەکات و سەرفترە کچ بۆ دایک گەشێت؟ باشە براک خوا جەزای بەخێرتان باتەوە ئینشاءالله خوا جەزای تۆش داتەوە برا بەڕێزەکەم بارەکە الله فیک براکەی من ئەوانەی کە نەفەقەیان لەسەر یەکتر بێت ناتوانن زەکات بدەنە یەکتر ئەوانەی کە نەفەقەیان لەسەر یەکترە مثلەن باوک ناتوانێت بیداتە مناڵەکانی یا کوڕ ناتوانێت بیداتە باوک و دایکی ئللا مەگەر لەبەر قەرزاری بێت ئەمما کچێکە و شووی کردووە و ئێستا لە ماڵی مێردی خۆیەتی و نەفەقەی و دایکە لەسەر ئەو واجب نییە بۆیە کۆمەڵ لە زانایان دەفەرمونون کە بیداتێ ئاسایی ئینشاءالله هیچ تاوانیشی لەسەر نییە بارك الله فيكم بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته نامسته جملة خوشككم فرمو كاش نامسته الحمد لله أخوة سلامتك بارك الله فيك الحمد لله نامسته بلى وقتي عاديتم اشتخرج معايا تينا قيشتم وقتي عادة شي حخرج معايا عادتم ايه بيصير فاجم يعني هم بينيماني ما نطلع من درجة النشكة عادتي كم تنقد صافني والله خوشك كم حالي نابم هيك تيناقم خواز زاد داتو بلى فرمو الو مامۆستا چۆنی خواز سلامتك خوشي برز مامۆستا من 9 مانگە تۆراوم لە ماڵ باوکم 9 مانگ ايه سەرفترە لەسەر منە بیدەمهین خۆم یان لەسەر پیاوەکەمە لەسەر خۆتە خوشتی من تەلاق دراوی یان نەدراویت دیان تەلاق دراوی جیابوویتەوە لە مێردەکە دیان نا ناوەڵڵا هێشتا تەلاقمی نەداوە بەس خۆت بیدە خۆت بیدە چی ئەڵێ بۆ تۆی دەدات مادام تۆرابن لە یەکتر و لەوەی نەیدا بۆیە خۆت بیدە ئینشاءالله بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستای بەڕێز پرسیارم هەبوو فەرموو خوشکەکەم والله پرسیار یەکەم ئەوە بوو سەرفترا پارەی بدەین یان خواردنشتی برنج و ئەو شتانە بدەین خوشکەکەم حديثي بيامر صلى الله عليه وسلم دفرمي خواردن طعمة للمساكين ولا مذهبي إمام شافعي شر دفرمي خواردن بويا أو الصوابتر والراسترا أما أجر كسيك ما مستاك فتواي بوداوة ناقينا بارا بدن أو داويتي خواي جور اللي قبول كات بلان باشتر وايا كخواردن بيت أما كبارج بدريت أو ناتوان بودروني ئێستا دەڵێن پارەکە پێویستە ئەو کەسێک کە پێویستی بە پارەستا دەڵێ پارەکە خوشتی بەڕێزم زەکاتی سەرفترە ئەوەندە نیە تاوەکو بڵێ پارەکە زەکاتی سەرفترە تەنها خواردنێکە بۆ نمونە برنجە بۆ نمونە خورمایە تێگەیشتی تۆ 3 کەسی لە ماڵەوە هەر کەسەتان 4 مشتی ئاوە 3 چواری 12 مشتی ئاوە خواردن دەدەیتە چێ دەیدەیتە فەقیرێک ماڵێکی فەقیر ڕۆژی جەژن ئەوانیش برنجیان دەبێ ئەوانیش خورمایان دەبێ خواردنێکیان دەبێ بۆ ئەوەیە هەدەفەکەوەیە وەکو زەکاتی پارە نیە بڵێ وڵا پارە بۆ فەقیر سوودی هەیە لەوانەیە کرێ خانووی لێ بدا لەوانەیە قەرزی لێ بداتەوە ئەوە جیاوازە بەڵێ فەرموو کەواتە حاڵی بین تێبگەین لەو مەسەلەیە جیاوازی لە بینی زەکاتی سەرفترا لەگەڵ زەکاتی ماڵ بکەین زەکاتی ماڵ
يعني تشتێک بۆ فەقیر مەسلحەتە و بەرژەوەندی ئەوەیان بۆ بدەن. ئەمما زەکاتی سەرفترا سنە دوایە خواردن بێ. بارەکە الله فیکم. بەڵێ فەرموو. کاکە گیان جەماعەتی کۆنتڕۆڵ هەر کەسێک وەردەگرن پێیان بڵێن تەلەڤیزیۆنەکەتان کسکەن، پێیان بڵێن تەلەڤیزیۆنەکەتان کسکەن، چونکە هەر گویان لە دەنگی خۆیان دەبێتەوە. بەڵێ فەرموو. تا پرسیارەکەیان دەکەن. بەڵێ بەڵێ فەرموو براکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دوو سوالم هەیە. باشە فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته براكم. خواست جزای بەخێرت بداتەوە ئینشەڵا بۆ بەرنامە جوانە. ئامین لەگەڵ ئێوەش یا خوا برا بەڕێزەکەم. فەرموو برای بەڕێزم. مامۆستا زەحمەت نەبێت پرسیارێکم هەیە من. بەڵێ. من گورسیلەیەکی خۆم بەخشیوە بە خوشکێکی خۆم. خوا دزات داتەوە. بەڵێ. ئیتر من بڵێن دەمێکیش نییە ئاوە تقریبان مانگێک دەبێ بەخشیومە. بە بۆنەی بڵێن ڕەمەزانی بەسەرداتێ سان ناتوانم زۆر بە ڕۆژوو بووم کە بە ڕۆژوو دەبم بڵێن ناڕەحەت دەم و ڕۆژەکانم بۆ ناگیرێ. دەتوانم فیدیەکەی چۆن دیدەم من. برا بەڕێزەکەم کە دکتۆر بڵێ لەمە دووە ناتوانانی بە ڕۆژوو بی چونکە یەک گورچیلەت هەیە پێویستە زوو ئاو بخۆیتەوە بۆ نمونە ئەوە بۆ تێ بە ڕۆژوو نەبی تەنها فیدیەی دەدەیت. فیدیەکەش طعام و مسکین لە بری هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نەبوویت خواردنی فەقیرێک دەدەیت ئینشاءڵڵا. بۆ نمونە تۆ 20 ڕۆژ بە ڕۆژوو نەبووی لەو مانگی ڕەمەزانە خواردنێکی زۆر دروست کە بەشی 20 کەس بکە تێر بن ئەو خواردنە بنێرە بۆ 3-4 ماڵی فەقیر تەواو کە 20 کەس بن تەواوە ئینشاءڵڵا. بەڵێ. فەرموو. ئەلو. بەڵێ. دوو پرسیارم بوو کاکەگیان. فەرموو. پرسیاری یەکەمم ئەگەر لە ماڵەوە ئافرەت لە ماڵەوە بێ بە قاتە بیجامەوە نوێژ بکات دروستە؟ دووەم پرسیاریشم نوێژی وەتر ئەگەر یەک ڕکاتەکە بخێتە کاتی نوێژی بەیانی وە لەبیر بچێ دوای نوێژی بەیانی دیکەی دروستە؟ باش. سەبارەت بە پرسیاری یەکەمت خۆشی بەڕێزم کە لە ماڵەوەیت و پیاوی نامەحرەمی لێ نییە دروستە ئینشاءالله تەعالا ئەوە نوێشکەیت بە ئیزنی خوای پەروەردگار. بەڵام یعنی وا نەبێ تەسک بێ کوڕت و یا برات و یا باوکت یعنی وا ببینن کە ئەنەما جلێ لەبەر نییە وەسفی لاشت بکە نابێت. شتێکی فراوان بێ ئاسایی ئینشاءالله داپۆشەر بێ گرنگەوەی داپۆشەر بێ. ئەمما پرسیاری ویترەکەت کە دەڵێ ویترەکەم دواخستووە لە ئاخیری شەو بیکەم بەڵام دوایی لە بیرم چووە کاتێک کردم ینی بانجی بەیانیدا دوای نوێژ بەیانی کردم ئاساییە خوشکە بەڕێزەکەم مادام لە بیری چووە پیامبەری خوا عەلەیهی سڵاو سەلام کە لە شەودا 11 ڕەکعەتەکەی لە بیر چوو بە ڕۆژ قەزای دەکردەوە بەڵام 12ی دەکرد لە جیاتی 11ەکە. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا. خوا سلامتك خوشی بەڕێزم. الحمد لله سلامتك. مامۆستا حەق ڕۆژم نایە عادە بم. ئێستاش دوو ڕۆژە هەر پیرت تا بژم بەس بەلام نەبوویتە عادە. هەر بە ڕۆژیشم نوێژیشەکەم بەس قورئانم نەخوێندیە نەزانم چ بکەم جا دەبێت وەڵام. خوشکەکەم کە عادەی تۆ دەستخۆش بێ کە عادەی تۆ ینی منتەظەمە و ڕێک و پێک ینی دەزانی چ ڕۆژێک دێ و چ ڕۆژێک کۆتایی دێ زاهری ئەوانەی کە عادەیان ڕێک دیارە ئەوە لە ڕۆژانی عادەی خۆتدا بە عادە حسابە و لەو ڕۆژانە نوێژ ناکەیت و ڕۆژ و ناگریت. ئەمما کە لەو ڕۆژانە پێشتر بوو یا دواتر بوو بەڵام عادەتی تۆ ثابت و جێگیرە ئەو بە عادە حساب نیە ئینشاءڵڵا نوێژ ڕۆژی خۆت بکە قورئانجی بخوێنە. بەڵێ فەرموو. فەرموو.
بەڵێ پەیوەندیشترمان دەنێ براکەم. مامۆستاگیان سەلام عەلەیکم السەلام ورحمەتوڵڵاه الله. بەڵێ فەرمووی. السلام عليكم مامۆستا گیان. وعەلەیکم السەلام ورحمەتوڵڵاه وبەرەکاتوه. مامۆستا بەڵێ فەرموو براکەم فەرموو. والله مامۆستا تەنانەت دەستخۆش پێ دەکەم بۆ کەناڵەکە داواتیش لێ دەکەم پاش ڕۆمەزان بەردەوام بی لە خوا جزای خێرت داتەوە براکەم دەست تۆش خۆش بێ و خوا خێری تۆش بنووسێت ئینشاءڵڵا بەردەوام دەبین خوا یارمەتی دەرمان بێت. بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا گیان. وعەلەیکم السەلام ورحمەتوڵڵاه وبەرەکاتوه براکەم. مامۆستا گیان من تقریبا لە خزمێکم 15,000 یۆرۆ وەرگرتووە بۆ تاوکردنی خانوو. بەڵێ ئایا ئەوە زەکاتێکەوێتە سەر ئەوە پرسیار دووەمی ئەگە زەکاتێکەوێتە سەر ئەتوانم کۆم لە باتی ئەو پارەکە بم؟ براکەم زەکات لەسەر یەک لایەنە یا لەسەر قەرزدەرە یا لەسەر قەرز وەرگرە نابێ یەک پارە دوو جیهەت زەکاتی لێ دەرکا. ئەگەر قەرزی داوە بە تۆ قەرزی ئەوت لەسەرە و قەرزەکەش تۆ بەنیازی بیگەڕێنتەوە و ئومێد وایە بیدەیتەوە ئەو ئەبێ زەکاتی لێ دەرکا نەک تۆ. بەڵام کە تۆ بۆ بڵێ کاکە گیان قەی ناکە من لە باتی تۆ زەکاتەکەی دەردەکەم تەخویل و تەوکیلت کە ئەوە قەی ناکە ئاسای ئینشاءڵڵا. بارەکە الله فیک. بەڵێ ئەلۆ فەرموو. ئەلۆ باش مامۆستا. خوا سەلامەتکە خوشی بەڕێز. مامۆستا دەستخۆش بەرنامەکەت لێ یەکەم خوا سەلامەت هەیە بە ئەرس نەبی. بەڵێ مامۆستا دوو پرسیارم لێت هەیە. دوو دەفتەرمنیمان لە قەرزە یعنی دیار نییە دێتەوە یان نا ئایا زکاتی لێ دەکەوی ئێستا زکاتی لێ دەی؟ نانە هەر کاتێ وەرتانگرتەوە ئەو کاتە. پرسیاری دووەمیشمان ئەگەر منداڵ ینی لە تەمەنی 5 مانجی لەبار بچی ئایا لە ڕۆژی دوای لەداک و بابی شا دەبێتەوە؟ بە ئیزنی خوای پەروەردگار دەستی تۆش خۆش بێ خوشکەکەم. بەڵێ ئینشاء الله تعالی شاد دەبێتەوە چونکە مادام ڕوحی هاتوۆتە بەر تەواو ئینشاء الله تعالی بەداک و باب شاد دەبێتەوە. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆستا. خوا سەلامەتکە بارەکە الله فیک. سلامت دیاخۆ پرسیارێکمان هەیە. بەڵێ پرسیارەکەمان دەربارەی کابرایە کە نوێژ نەکرد ڕۆژوش نەگرێ بەڵام زەکات بدە ئایا دروستە یان دروست؟ یعنی زەکاتدانەکەی دروستە و نوێژ نەکردن و ڕۆژ نەگرتنەکەشی تاوانێکی زۆر گەورەیە. ئەمما ئەوەی تر هەر شتە و لە شوێنی خۆی بارەکە الله فیک. يعني خوای پەروەردگار دەفەرمێ ونضع الموازين القسط ليوم القيامة ئێمە تەرازووی عەدل دادنین بۆ ڕۆژی دوایی. تەرازووی عەدل یەک مسقالە زەڕە چاکەت کردبێت جا هەر چاکەیەک بێ ئەوە بۆ دنووسراوە و یەک مسقال زەڕەش خراپەت کردبێ ئەوەشت دیسان لەسەر نووسراوە کەواتە تەرازووی عەدل هەیە. کابرا مادام زەکاتەکەی ئەدا ئەوە ینی قبوڵە ئینشاءڵڵا کە بە خاڵسی بۆ خوا بیکە. ئەمما کە نوێژ ناکا و ڕۆژوو ناگرێ ئەوەشیانی لەسەر حیسابە محاسبە دەکرێت لەسەری پەنا بەخوای پەروەردگار. بەڵێ ئەوەی شێکێتری لەگەڵە کەسم لەگەڵ نیە فەرموو براکەم. السلام علیکم. عەلەیکم السلام. السلام علیکم مامۆستا گیان. وعەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان وەڵا جاران وەکو تەلەڤیزیۆنەکەت کسکە براکەم تەلەڤیزیۆنەکەت کسکە تا قسەکان تەواو دەکەی لەگەڵ من. وەڵای زۆر کردیژم کە لەمەنام بووەکە باشە براکەم. باشە دەست خۆش بێ فەرموو. دێوە گیاخوا مامۆستا گیان برای من. مامۆستا گیان برای بەڕێزم. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان جاران وەکو هەروەکو وتم شتێک خۆش هەیە ئەگەر جاران نوێژوشتە وەکو وینم نەئەکرد و زەلامێک بوو ئەوە دیار و ئیماندار و زۆر خۆشەویست و بەڕێزی چون قسەم بۆی کرد تقریبا شارێکە 20 دقیقە قسەم بۆی کرد وتی وەڵا کاکە ئەمە زەعیفە و کردوتم ئەوە شارێکە 20 دقیقە قسەت بووە کەم زەعیفی
وتي چی ضعیفە؟ يعني وكو باس قرآن يقول باس حديثي وشتيكم بويكر يعني ودي وانا قاك ضعيفة وتم بابا من بيزا في قصد وكم ضعيف يجي رحمة اللي ايه ماله بارك الله فيك اگر حديثك ضعيف وببراكم اسايه بحديثك سندەکەی ثابت نەبێ بوو درێ ضعیفە کە زانایان وایان فەرم بێ ئەمما ئەسڵی قسە باشەکانت کە بۆت کردو خۆ ضعیف نییە دەبوو قسەی باشی وەرگرتبە خوات زیاد داتۆ براکەم بەڵێ فەرموو بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما مستجان أو سؤالكم هي بەڵێ أو من داركم لروجي جيجنا لقى الروجي هو يعني عرفات وانا لقى قرباني احتمالات هيكل ببن او دازان قرباني كم يان شي تيكل دايبرا كم يان دور حيوانه كم كان في سرديكم هم صارش قرباني كم كرديا بەڵێ برا بەڕێزەکەم برا شیرنەکانم هەردووچیان ئەگەر ئیمکانیت تەبێ هەردووچیان بکە کە ئیمکان تەبێ هەردووچیان بکە کە ئیمکانیتیشت نەبوو هی مناڵەکەت بکە مناڵەکەت پێشخە ئینشاءالله چکۆ حەقێکی تایبەتە مادەم هەموو ساڵێک کردو ئێستا توانات نییە هەردووچی بکەی هی مناڵەکەت بکە توانات نامێنێ بۆ ئەویتر ئاسایە لە سەرت نییە ئینشاءالله چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێک توانای هەبوو قوربانی نەکا ئەو بالێمان نزیک نەبێتەوە توانات نییە میکە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو برام کاکە گوێمان لێتە برا شیرنەکەم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماشي أستاذ. الحمد لله براي برزم بارك الله فيك. أستاذ سارك. فرمو. ما مستوى سرطان راسته كاتك قابل براكي خوي كشتوا كاتك قابل براكي خوي كشتوا هابيل زابو ضمنواي بعض آدم خواي قورا كوركي بآدم داوا زاما سنوك أو سرطان راسته ودرسش كناوي شيء لكراك الدنيا ياخد كردي تنكت براي برزم هیچ بەڵگەیەکی وام نەبیستووە هیچ دلیلێک نازانم کە ئەو شتەی باست کرد ڕاست بێت والله ئاعلم بەڵێ فەرموو بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باس خوشتك إن شاء الله يسار كافتي به. آمين لقل أيوة خوا سلامتك بارك الله فيك. بله من دو بسيارة سيدة. بله. بله كان مروف بن حجابي دو بيتشا برتوق بلن كان نازل جناح يونا. لسر توقي سرينا بي أما لا بشت وقيناك إن شاء الله. بله تشترو دويس يعني أذهب ونفيز وقالك يوقف وصدي. إذا سنفيزو قصون عم جمعات كاين هاتو إن سناتو كان أذهب سنفيزو قصون الأمور قالت بينا من هناك ونفيزش كواس كان ما نظن كو سنة شورن أزقال شجدود دام أزقال يعني كو كم من بەڵێ خوشتی بەڕێزم وەسوەسە نەخۆشیەکی خراپە دەبێت پەنا بەخوا بگری لێی و تەسلیم بە شەیطان نەبی و پابەندی شەرعبی ڕزگارت دەبێت واتە بۆ نمونە تۆ دەستنوێژ دەگری لە کاتی دەستنوێژگرتندا سێ جار دەستت بشۆ مەیکە بە چوار مەڵێ لەوانەیە تەڕ نەبێت نە مەیکە بە چوار بڕۆ و تۆ بڵێ خوای گەورە پەنا بە تۆ دەگرم لە شەیطان کە نوێژەکەت دەکەی وەسوسەت بۆ دروست دەکات شەیطان بەردەوام ئەو کەسانی کە وەسوسەیان هەیە وەڵا لەوانەیە سوودەکەت تەواو نەبێ وەڵا لەوان ڕکوعەکەت تەواو نە بڵێ تەواوە ئاوڕمەدەوە بۆ شەیطان و بەردەوام بە ئینشاءالله و زۆر زیکری خوای گەورە بکە و سوورەتی بەقەرە بخوێنە بە پشتیوانی خوای گەورە ڕزگار دەبێ و لەو وەسوسەی شەیطان دەرباز دەبێ ئینشاءالله ماڵێ فەرموو ماڵێ مامۆستا گیانم کاتە باش خوای گەورە هەموو کاتێکمان باش کە براگیان لەگەڵ بەڕێستان خوای گەورە بێم زەڕەتت کە مامۆستا نمونەت زیاد کە خوای گەورە نمونەی جەنابەت لەسەر عەرزا وەکو فریزی سەر عەرز خوا لێمە خۆش ببرا خوا ساڵحمان کات چاکترمان کات الله ئامین مامۆستا گیان وەڵای من یەک دوو پرسیارم هەبوو بەڵێ کاک
مامۆستا یەکەم پرسیار ئایا سەرفترا گیرمان خواردووە نازانین ئایا بە ڕسق دەریکەین یاخود وەکو ئیمڕۆ کە زۆر فەقیرەیە پێویستی بە پارەی و زەکات ناگاتە دەستی سەرفترەکە بە پارە دەرکی نەمەیەک. دووش مامۆستا گیان من کەسێکی نابینام مەبلەغێکی پارەم لای برایەکمە ناخۆشیەکم بووە لەگەڵ ئێستا من ئیسیلی ڕەحمیان کردۆ کە دایکم هاتە چۆم نەکا دەربەدەر بوومە من لە شانی خۆم. اینجا دوای ساژ مامۆستا زەلامم ناردۆ بۆ پارەکە قەسەم بەخوا 22 وەرەقە ملیۆنێکمدا پیسارێک پێکڕی کە لێم قەوما دوورەوە کەوتم ئێستاڵێ سوێ نەخۆم یەک فلسە نەداوە پێ لا إله إلا الله هانا بۆ چۆ بەرم بەس هانام خوای گەورەیە. لا إله إلا الله لا إله إلا الله. بەڵێ براکەم واللهی سەبارەت بە پرسیاری یەکەمت براکەم دەڵێ خەڵک گیری خواردو و سەری لێشەوە نازانێت زەکات سەرفترە پارە دەرکای بە خواردن. براکەی من پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو سەلام بە خواردن کردوویەتی سەحابە بە خواردن کردوویەتی ئیمام شافعی هەر دەفەرمێ خواردن ئیمام ئەبوو حەنیفە دەفەرمێ بە پارەش دروستە و هەروەها قەولێک هەیە لە شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لێبێکە بە دروستی دەزانێ بۆیە کە پرسیار لە برای خۆت کەی من دەڵم بە خواردن بیدە ئەمما کەسێکیش کە بە پارەدای ناڵم وەڵا کاکە لەسەرت لا نەچوە و ناڵم تاوانبار بوویت و ناڵم بڕۆ جاریشتر بیدەوە نە بەڵام کەی بیدەیت ڕۆژی جێژن پێش نوێژی جێژن یاخود شەوی جێژن یاخود ڕۆژی ئەخیر ڕۆژی ڕەمەزان ئەمما لێستاڕانە ئەوەیان نابێت بارەکە الله فیک سەبارەت بە پارەکەشت کە زەوت کرا و نادرێتەوە پێت براکەم کوتت کەسم نییە هانای بۆ بەرم ئیلا خوانە بێ بەستە ئەلەیس الله بکافین عەبدا بەخوا خوای گەورە کافیە بۆت برا شیرنەکەم پشت بەخوا بەستە خوای گەورە حەقت دەکا و حەقی تۆ نافەوتێنێ ئینشاء الله تعالى بارك الله فيك بەڵێ ماما صيان بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الله يخوات عليك. خوا سلامتك برا برزكم. يا خوا سرقوت بني هذا الدنيا. آمين لقال أيوة برزش يا خوا. يا خوا سلام ماما صيان فرسالك مابو. فرم براك. صاحب بقول والله وتم من بلي برادركم بلي لما على بلي لم اشتكت أدمي سعريكم بو بكرة ما نخلت يعني. ماشا. بلي من اشتكي بلي تنزع دمي بلي شلا دمي جاري وياي من أوي أدمي بلي لا بنام بركيش من الجير ولا يجور أجريه بلي بو من قناع بارنا بم نه تو گناه بار نابی کەوتوتە بۆی نەخەڵەتێمە ئەو ئاساییە تۆ گوناه بار نابی بەڵام ئەو کە ئەو هەردوو لاتان بخەڵەتێنێ یا یەکێکتان بخەڵەتێنێ ئەو گوناه بار دەبێت ئەو گوناه بار دەبێت براکەی من تۆ گوناه بار نابی ئینشاءالله براکەم کۆ تا پرسیارمان بدەنێ کە کاتەکەی درەنگ بوو بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صيان دو پرسیارم هەبوو پرسیاری یەکەمم بەڵێ 12 مسقاڵ و ئاتونم هەیە بەڵام نایکەم بەخۆمەوە ئایا زەکاتی ئەکەوێ؟ لەسەری نییە بیکەی بەخۆت یانێکی بەخۆت مادام 12 نیوە نەگەیشتە نووسان. بەڵێ ماما صیان پرسیاری دووەمیشم ئەوەیە 5 ڕۆژ ڕۆژی پار قەرزارم ئایا چۆن بیگرمەوە؟ وەڵا بێ دوای ڕەمەزان دەست پێ بکەیت ئینشاءالله بیگریتەوە خوشکە بەڕێزەکەم هیچ مشکلە نییە بەس گرتنەوە لەسەر و فدیە لەسەر نییە خوای گەورە کاردا ئاسانکە بەڕێزەکانم بەوە هاتینە کۆتایی بەرنامەکەمان داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی سفاتە بەرزەکانی لێمان قبوڵکە و لە تاوان و هەڵەمان ببورێ و ئاخیرمان خێرکە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە لە کۆتاییشدا دیسان دەی خەمەوە بیر بەڕێزتان ئەمڕۆ ئێوارە دەچینە ناو شەوی 21 ڕەمەزانەوە کە دەشەوەکەی ئەخیری ڕەمەزانە کە زۆر احتیمالی ئەوە هەیە لە یەکێک لە شەوەکانیدا ئەوە ئەکید لەیلەتول القەدرە احتیمالە ئەم شەو لەیلەتول القەدر بێت کە 21کە احتیمالە شەوانی تر بۆی بەڕێزەکانم لەم شەوە گرنگی بدەن بە شەو نوێژی زیاتر دانیشتن تا بەیانی زیکرکردن و قورئان خوێندن و عیبادەتکردن ئینشاءالله تعالە خوای گەورە یارمەتی منیش و ئێوەش بدە بۆ ئەوەی کە بتوانین شەوی لەیلەتول القەدرمان بەنسیب بێت و ذکر و طاعات و عیبادەت تێدا بکەین آمين والحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون